بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ. من ڕیاز کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواستان پێشکەش دەکەم. لە باسوخواستی ئەمڕۆماندا باز لە پاراستنی پێگاتەکانی خێزان دەکەین لە کۆمەڵگەدا. لەم ڕۆژەدا پاراستنی خێزان و هێشتنەوەی بە یەکبوونی و تەبایی پێدەچێت یەکێک بێت لە گەورەترین و قورسترین ئەرکەکانی سەرشانی هەموو تاکێک لە کۆمەڵگەدا. لە ئێستادا هۆکارگەلێکی زۆر بە پێچەوانە یا جیاواز لە سەردەمەکانی ڕابردوو هۆکارگەلێکی زۆر هەن بۆ هەڵوەشانەوە و بەلاڕێدابردن و هەڵدێرانی خێزانەکان لە هەرێمی کوردستاندا. دیارترینیان و خراپترین هۆکارێک ئەم قەیرانە شومە ئابووریە دارایی سەر کۆمەڵانی خەڵکی کوردستانە کە لەلایەن کۆمەڵێک کەسی بەرپرسی نامەسئولەوە دروست کراوە سەپێنراوە بەسەر تاک بە تاکی خێزان و کۆمەڵگەکەماندا. ئەم قەیرانە چ کاریگەریەکی خراپ لەسەر خێزان بەجێ دەهێڵێ و چه شوێنەوارێکی خراپ بەسەر ئاراستەی خێزانەکاندا دروست دەکات. بۆ قسەکردنی زیاتر لەسەر گرنگی خێزان و چۆنیەتی پاراستنی خێزان و باسکردن لەو هۆکارانەی کە دەبنە هۆی تێکدان و شیرازەپسانی خێزانەکان میوانداری زۆر بەڕێز خاتوو نەرمین مستەفا چالاکی کۆمەڵی مەدەنیم کردووە و پێکەوە تاوتوێی ئەم پرسەکەین. خاتوو نەرمین زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت. دەستخۆشیتان یەکەم زۆر سوپاستان. زۆر بەخێر بێ. سەرەتا پێم خۆشە وەکو دەواازەیە بۆ باسەکەمان بزانین خێزان چییە و بە چ شتێک دەگوترێ خێزان. بەڵێ دەستخۆشی یەکەم کاگریات بۆ دەستنیشانکردنی ئەم تەورە بە تایبەتی لەم ڕۆژگاری ئەمڕۆمانە ئەم تەورێکی زۆر گرنگە کەوا قسەی لەسەر بکرێت و کەوا باسوخواسی لەسەر بکرێت. طبعاً خێزان عادەتەن پێکێک لە دایک و باوک خێزانی گەورەمان هەیە خێزانی بچووکمان هەیە خێزانی بچووک بەو کچ و کوڕەکە زەواجەکەن دەست پێەکە دواتر کەنەوەیان مناڵیان ئەبێت و عادەتی ژماری خێزانەکە بڵێن زیاکە. خێزانی گەورەش عادەتەن باپیر و داپیر و خاڵ و مام و پور و ئەمانەی لەگەڵایە. طبعاً خێزان گرنگێکی زۆر گەورەی هەیە بۆ کۆمەڵگا. ئەگەر ئێمە ئەمانەوە بمانەوە کۆمەڵگاکەمان پێشکەوتوو بێ بمانەوە کۆمەڵگایەکی تەندروست و کۆمەڵگایەکی هوشیار و کۆمەڵگایەکی دوور لە کێشە هەبێ کاتە خێزان گرنگی زۆری هەیەکەوە خێزانەکانیش بە هەمان شێوە هوشیار بن خێزانەکانیش بە هەمان شێوە گرنگیان پێ بدرێت و تۆکمە بکرێن لە هەر لە سەرەتای دروستبوونی و هەتاوکو ئەو کاتێکەوە ڕۆڵی خۆی ئەبینێ لە کۆمەڵگەیە. ئەگەر خێزانەکان تۆکمە و بێکێشە و لەسەر ئەساسێکی تەندروست بنیاد نرابن ئەو کاتە کۆمەڵگاش کێشەکانی کەمە بێتەوە و کۆمەڵگایەکی تەندروستمان بۆ دروستە بێ. زۆر باشە. خاتوو نەرمین گرنگی خێزان چیە کاتێکەوە ئێمە بە سەدان کۆڕ و سیمینار و وتار و بەرنامە باز لە گرنگی مانەوەی خێزانەکەین. گرنگی خێزان و مانەوەی خێزان بۆ کۆمەڵگە چییە و لە چیدایە؟ خێزان ئەتوانین بڵین وە قوتابخانەیەک وایە یعنی تۆ ئەو مناڵانەی کە لە دایک ئەبن لەو خێزانەوە دەرەچن. ئەگەر خێزان دایک و باوک ئەگەر ئەو کچ و کوڕەکە سەرەتا زەواجەکان لەسەر ئەساسێکی تەندروست و وشیارانە و چاوکراوانە و لەسەر ئەساسی گونجان و تەفاهم و پێکەوە ژیان و لە یەکتر ڕازی بوون و یەکتر قبولکردن بچنە پرۆسی هاوسەرگیری دواتر خێزانێکی تۆکمەیان ئەبێت. ئەم خێزانش گرنگیەکەی بۆ کۆمەڵگا ئەوەیەکەوە لەناو ئەم خێزانە ئەندامانی کۆمەڵگا پەروەردەبن. ئەگەر ئەم خێزانە گرنگی تەواوی پێ بدرێت دەگەر ئەم خێزانە هوشیاری تەواوی هەبێت ڕۆڵی سەرەکی خۆی ببینێت خێزان بێگومان بکەوە تاکەکانی کۆمەڵگەش وشیارە بن تاکەکانی کۆمەڵگەش بێکێشا بن کۆمەڵگەش خۆی بێکێشە بێت و کۆمەڵگەیەکی تەندروستە بێت کەواتە خێزان گرنگترین پایەی کۆمەڵگەیەکەوە پێویستە گرنگی پێ بدرێ. یعنی کۆمەڵگا لە چەندەها خێزان پێکات و ئەگەر خێزانەکان گرنگیان پێ بدرێت کەواتە تۆ گرنگیت بە کۆمەڵگەداوە. بۆیە گرنگەکەوە خێزانەکان هوشیار بن لە ئاستی بەرپرسیارەتی خۆیان نابن و هەروەها بە شێوەیەکی تەندروست بنیاد بنرێت و ئەرکی خۆی و ڕۆڵی خۆی لە کۆمەڵگایە ببینێت. کەواتە یەکەم لەتمە و گورز کە بەر کۆمەڵگە دەکەوێت یان بۆ منە کۆمەڵگە بەرە و شیرازەپسان هەڵوەشانەوە دەبا خێزانەکان لەسەرتاوە لەوانەوە دەست پێ دەکەن بە تاکید لە خێزانەکانەوە دەست پێکە دواتر کە ئەم ناڕەحەتی و ئەم قەیرانانە ڕووە کاتە خێزانەکان کاردانەوە ڕنگدانەوەشی لەسەر تاکەکانە بێت تاکەکانیش ئەندامن لە ناو کۆمەڵگا خێزانیش دەستگایەکە لە ناو کۆمەڵگا کەواتە کۆمەڵگاکە وردە ڕوو لە شپرزی و ڕوو لە شلەژان و ڕوو لە هەڵوەشانەوەکە. سەرەتای پرۆسەی زەواج یان بۆ منە هەنگاو هەڵێنانەوەی دروست لە پرۆسەی زەواجدا لەلایەن کوڕ و کچ و وەکۆڵێ ژن و پیاوە تا چەند کاریگەری لەسەر هێشتنەوەی داهاتووی خێزانەکەیە. مەبەستمەوەی بڵێم سەرەتای بنیادنانی پرۆسەی زەواج گرنگترە یام ئەو لە داهاتوە ئەو هۆکارانن کەوا دەکەن
کە ئێمە دواتر باسییانەکەین ئەمانە دەبنەوەی هەڵوەشانەوەی خێزان. هەردووکی کاریگەری هەیە هەریەکە و بە ڕێژە. سەرەتا ئێمە کە خێزان دروست دەکەین پێویستە ئەو کچ و کوڕە یا ئەو دایک و باوکەی کە خەمی کچ و کوڕەکەیان ئەخۆن ئەیانەوێ کچەکەیان بنێرنە ماڵی خوان یا خۆ ژن بۆ کوڕەکەیان بخوازن لەسەر بنەمایەکی تەندروست ئەم مەسەلەی هاوسەرگیریە دروست بکرێت. بۆ نمونە کوڕەکە کچێکی بۆ بهێنرێت کە مەسەلەن بەدڵی خۆی بێت لە ڕووی کۆمەڵایەتی و دارایی و سەقافی و شەهادە و لە کۆمەڵە ڕۆ هاوشانی خۆی بێت. دوای ئەوە زیاتر اختیاری خۆی بێت بە معنای ئەوە نا بڕوا لە ڕێگەی سۆزداری و کچێک هەڵبژێرێت و علاقی لەگەڵا دروستکە و دوای بیخوازێ. نە ئەم کوڕە بەپێی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێوڕسمە کۆمەڵایەتیەکان کە پێویستە بۆ هەڵبژاردننی هاوسەرێک ئەم کوڕەتیای بەشدار بێ. بۆ نمونە قسەی لەگەڵا بکە بیبینێت چەند جارێک بۆ ئەوی کەوا دڵی لەسەریدا بمەزرێت دوای خۆی بڕیار با بڵێ من ئەم کچەم قبوڵە کەوتی من ئەم کچەم قبوڵە و خۆی مەسەلەکەی پێ قبول بوو دواتر ئەچێتە ژێرباری کێشەکان کە دواتر ڕوبەڕوویانەبێتەوە. بە هەمان شێوە کچەکە یعنی پرۆسی هاوسەرگیری پرۆسەیەکە ئەبێ حەز و ئارەزووی لەگەڵا بێ. یعنی ئەم کچە مەسەلەن باوکی بڵێ من بۆ برازایکی خۆمم داناوە دایکی بڵێ وەڵام من بۆ برازایکی خۆمم داناوە بۆ خوشکەزایکی خۆمم داناوە ئەمە هەڵەیە لە پرۆسی هاوسەرگیریە. دواتر زوڵمە لەو کچەیە لەو کوڕە ئەکرێ ئەگەر بەویستی خۆی هاوسەرگیری نەکا. بێگومان ئەمڕۆ گەشت یعنی لە ئێمە لە کۆمەلگایە کاژین ئەو شتانە لەوانێت تا ڕادەیەکی زۆر فەرقیان کردبێ جیاوازی بەسەردا هاتبێکەوە کەس بەویستی خۆی شوونەکەی کوڕ بەویستی خۆی ژن نهێنێ. بۆیە منەڵم هەردوو هۆکارەکە کاریگەری هەیە بەڵام بە دەرەجەی یەکەم هۆکاری یەکەم کە تۆ ئەبێ لە سەرەتای ژیانی هاوسەرێتیوە بە شێوازێکی تۆکمە ئەو خێزانە دروستکەی لەسەر ئەساسی حەز و ئارەزوو تەفاهم و گونجان و پێکەوە ژیان و یەکتر قبولکردن ئەم خێزانە دروستکەی کە لەسەر ئەم ئەساسە دروست بوو ڕاستە کاریگەری دوو هەمیش تەسیرەکە لە پەیوەندی خێزان بەڵام ئەکرێ ئەگەر خاڵی یەکەممان بە تۆکمەیی دامەزران کاریگەری دوو هەم کەمتر کاردانەوەی هەبێ لەسەر خێزان و لەسەر دروستکردنی کێشە و قەیران بۆ خێزان. بێگومان هەردووکی کاریگەری هەیە بەڵام بەڕای من خاڵی یەکەم کاریگەری زیاترە. ڕاستە نەمیخان کێن ئەو کەسانەی کە ڕۆڵیان هەیە لە پاراستن و هێشتنەوەی یەکبوون و تەبایی خێزانەکان بۆ منە تەنها ئەم ژن و مێردن ئەرک و ڕۆڵەکەکەوێت سەرشانیان یان کارکتەرەکانی ترکێن کە ڕۆڵیان هەیە لە دروستکردن و بە مەحکەمێشتنەوەی دیواری هاوسەرگیری و خێزاندا. بە دەرەجەی یەکەم ژن و مێردەکەن کەوا پێویستە پارێزگاری لەم خێزانە بکەن یا لەم هێلانە بکەن کە دروستیان کردووە. دواتر مەسەلەن ماڵە باوان تەسیری هەیە کۆمەلگا تەسیری هەیە مناڵەکان تەسیریان هەیە ڕەفیق و دۆست و برادەر تەسیری هەیە بەڵام بە دەرەجەی یەکەم و بەرپرسیارەتی یەکەمەکەوێتە ئەستۆی ئەو ژن و مێردەکە ئەو خێزانیان پێکێناوە کە یعنی تۆ خێزان بۆچی دروستەکەی لە سەرەتاوە ئەم خێزانە هەر وجودی نییە بەڵام کە تۆ دروستی ئەەکەی هەر شتێک کە دروستی ئەەکەی پێویستە دواتر پارێزگاری لێ بکەیت و برێی پێبی. خێزانیش لە هەموو شتەکانی تر جیاوازترە یعنی خێزان شتێکی وان نییە بڵێ وەڵام من ئەتوانم ئەمە سیارەیەکە خەسارە بێ لە بەردەستمە ساڵێکی تر 2 ساڵی تر ئەیگۆڕم ئەگەر ئیمکانێتم باشتر بووی باشترە کڕم ئەگەر ئەم خانوم لە دەستدا قەیناکە قەرەبوو ئەەکەم و 1-2 ساڵی تر یا مەسەلەن ئەیگۆڕم بە مۆدیلێکی خێزان وان نییە. خێزان لەو دەقەوە کە دروستە بێ لەو دەقەوە کە گرێبەستی هاوسەرگیری لەلایەن ژن و مێردەکەەوە ئیجاب و قبوڵی ئەکرێ لەو کاتەوە ئیتر بەرپرسیارەتی دروستە بێ لە پارێزگاریکردن لەم خێزانە نەک هەر لە خێزانەکە حتا لە خۆشەویستی نێوان ژن و مێردەکەش تۆ ئەبێ ئەم خێزانە بیپارێزی ئەم خۆشەویستە لە نێوان ئەم دوو تاکە هەیە تەخزیە بکرێ ڕۆژانە چاودێری بکرێ ئاگاداری بکرێ هەوڵ بدرێ لە دەست نەدرێ هەوڵ بدرێ لایەنی دەرێکی کاریگەری نەبێ بۆ ڕووشاندنی بۆ ڕووخاندنی بۆ تێکدانی بۆیە دایک و باوک بە دەرەجەی یەکەم مەسئولن لە پارێزگاریکردن لە خێزان دواتر وەکوتمان دەوروبەریش کاریگەری هەیە لە ئەوەی کەوا خێزان بشێوێنرێ یاخو بە تۆکمەی بهێڵرێت. زۆر باشە نەرمیخان دوای پرۆسەی زەواج یەکەم گورزی ڕووخێنەری دیواری خێزان چییە و کامەیە؟ ئەو گورزە کاریگە یان و هۆکارە کامەیە کە گەورەترین یان بەونە خێراترین هۆکارە بۆ هەڵوەشاندنەوەی خێزانەکان؟ بەڵێ طبعاً وەکوتمان ئەگەر ئێمە خێزانەکە لە سەرەتاوە لەسەر ئەساسێکی تۆکمە بنیاتماننا دواتر ڕاستە ڕۆژانە کێشە هەیە ڕۆژانە قەیران هەیە وەکو پندێک هەیە لە کەس فریشتەی بێهەڵە و هەوری بێپەڵە نییە یعنی هەموو ژن و مێردێک ئەگەری هەیە تووشی کێشە بن زۆر تەبیعیشە تووشی کێشە بن یعنی ئەگەر تووشی کێشە نەبن حاڵەتێکی نۆرماڵ نییە.
ڕوبەڕووبوونەوەی کێشە یاخود کێشیان توش ببێ حاڵەتێکی نۆرمالە بەڵام کێشەکان ڕێژەیە لە خێزانێکە هەیە کێشەکان زۆر گەورە بەرفراوانە لە هەندێک خێزانە هەیە کێشەکان زۆر سادەیە و هەندێک خێزانیش هەن بەهۆی بەرچاوڕۆشنی و بەهۆی وشیاری خۆیانەوە بەهۆی دینداری خۆیانەوە بەهۆی تێگەیشتنیان لە ئەرک و مافەکانی خۆیان ئەکرێ زووتر زاڵ ببن بەسەر کێشەکانە ئەکرێ زووتر کێشەکان تێپەڕێنن ئەکرێت چۆنەڵی بەڕۆحی ڕاضی کێشەکان وەربگرن تێگەشتون لەوەی کەوا کێشە حاڵەتێکی طبیعیە ئەوە نییە بڵێ هەر خێزانی کێشەی هەبوو یعنی تۆ زەربی سفریکەی نە ئاساییە خێزان تووشی کێشە بێتەوە بەڵام گرنگەوەی ئەم خێزانە تۆ پارێزگاری لێ بکەی نەهێڵی ئەم کێشانە زاڵ بێ بەسەریا نەهێڵی کێشەکان چۆنەڵی بیهەژێنێ بیرروخێنێش پرزەیکە پەرتەوازەیکە بۆیە بوونی کێشەی حاڵەتێکی ئاساییە پارێزگاریکردن لە خێزان ئەبێ هەدەفی یەکەمی ژن و مێردەکە بێ دواتر ئەوانەی کەوا کاری ئەو شتانەی ئەو هۆکارانی کە کاریگەریان هەیە لە دروستکردنی کێشە بۆ خێزان من پێم وایە یعنی هەندێک خێزان هەیە بۆ نمونە ئێستا لەم کاتەی خۆمانە لەم ڕۆژگاری خۆمانە مەسلەی قەیران زۆر کاریگەری هەیە مەسلەی نەبوونی قەنەعەت زۆر کاریگەری هەیە بۆ نمونە ئێستا ئێمە لەبەر حاڵەتی تەمەنی خۆمان بە چەند قەیرانێک کاتێ پەڕیوین بە چەند حاڵەت تێپەڕیوین چەند حاڵەتی زۆرمان بینیوە ئێستا ئەو حاڵەتانی خۆمان کە بۆ مناڵەکانی خۆمان باسەکەین سەریان سوڕەمێنێ کە ئێمە حاڵەتی واگرانیمان بینی بێ حاڵەتی قەیران و ئاوارەی و ئەمەمان بینی بێ بۆیە نەبوونی قەناعات قەیران ئەمانە زۆر ئێستا کاریگەری هەیە لەسەر ئەوەی کەوا خێزان بەرەو کێشە برێت و تووشی کێشەی بکات یعنی بۆ نمونە ئەگەر ژن و مێردەکەش قەناعەتی هەبێ مناڵەکە لەبەرەوەی ئێمە وەکو خۆمانە زانین کۆمەڵگەی کوردەواری یاخود هەرێمی کوردستان چەند ساڵی پێش ئێستا لە ڕەفاهێتێکی زۆرا بوو یعنی خەڵک هەموو ساڵی ئەساسی ماڵی ئەگۆڕی لە دەرەوە خواردنی ئەکڕی لە دەرەوە خواردنی ئەخوارد سەفەری زیاتری ئەکرد سەیرانی زیاتر جلوبەرگی زیاتر ئەمانە هەمووی ئێستا چۆنڵی کەم بوونەتەوە ئەگەر دایک و باوک یا گەورەکان ئیستیعابی ئەم حاڵەتە بکەن یا بە حکمی ئەوەی کە کاتی خۆی ئەم حاڵەتانیان بینیوە ئێستا بەلایەنەوە تەبیعی بێ مناڵ ئەو حاڵەتە بەلایە ئاسایی نییە مناڵیش ئەندامێکی سەرەکیە لە خێزانەکەەوە لە خێزانەکە کێشەی بۆ دروست ببێت بۆ نمونە ئێمە کاتی خۆی کە بە گرانیە تێپەڕین کاتی خۆی کە بە ئاواری و قەیرانە تێپەڕیوین ئەو متەطەلباتی کە خێزانێکی ئێستا هەیەی ئەو کاتە یعنی ڕوبعێکی ئەوە نەبووە یعنی کاتێک ئێمە گرانی هاتۆ بەسەرمانە مەصرفی مۆبایلمان لەسەر نەبووە مەصرفی ئینتەرنێت و تەکنۆلۆژیامان لەسەر نەبووە یعنی ژیانێکی سادەمان هەبوو بە سادەی تێمان پەڕانە بەڵام ئێستا ژیان وای لێ هاتۆ تۆ بەوە نەبێ ئیشە ناڕوە یعنی ئەگەر نەبوونیش بی ئەگەر قەیرانیش بێ ئەگەر یعنی چۆنڵی باری داراییش هات بێتە ئاستێکی نزم تۆ هەر پێویستیت بۆ شتانە هەیە بە حکمی ژیانەکە دوای لێ هاتۆ پێویستە بۆ شتانە هەیە لەبەرەوەی کە پێویستە بەم شتانە هەیە ژیانی ڕۆژانەشت بەم شتانە ئەڕوا بەڕێوە مناڵیش ئەو قەناعەتی توی بۆ دروست نەبووە کەواتە قەیران لەم کاتەی ئێستایە نەبوونی قەناعەت و هەروەها قبول نەکردنی یا ئیستیعاب نەکردنی کێشەکە هۆکارێکە بۆ ئەوی کەوا ئێستا خێزان لەسەری کێشەی بۆ دروست ببێت زۆر باشە نەرمی خان کاتە سەیری عایلە و خێزانەکانی ڕابردوو دەکەین زۆر جار ژن و پیا و دەیگوت هەزار شتم قبول کردووە هەزار سوکایەتی و هەزار لێدانم قبول کرد بەتابەت ژن لەبەر خاتری چاوی کاڵی منداڵەکانم بۆ منە قبوڵی یەکەم و بۆی خێزان بمێنێتەوە بە یەکگرتووی ینی هەستەکەین منداڵ لە خێزانی ڕابردووی ئێمەدا ڕاگرێکی بەهێزی نێوان خێزانەکان بووە پردێکی بەهێز بووە لە نێوان دایک و باوکدا و هەمیشە بە یەکگەیەنەرەوەی دایک و باوک بووە هەز ناکەی لەم سەردەمەدا ڕۆڵی منداڵ لەوەی کە دایک و باوکان نازانم جۆرێ لە کەمتر وەکو ئەو بایەخی کە لە ڕابردوودا بە منداڵ دراوە لەوەی کە دایک نەیویست و هێلانە بشێنێت لەبەر خاتری چاوی منداڵەکەی بەڵام لە ئێستادا هەز ناکەی ئەم خۆشەویستی و ئولفەتە کەمتر بۆتەوە و هۆکاری ئەمە بۆ چیە گەڕێتەوە کاگریاز هۆکاری ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوی کەوا کاتی خۆی خێزانەکان یعنی شتێکی وانە بۆ بەڕاستی پێوەی سەرقاڵ بن یعنی هەمویان لە ژوورێکا ژیاون هەمویان لە ماڵێکا ژیاون هەمویان مەسەلەن دانیشتون شەو چەریان خواردووە زۆر جار خێزانە گەورەکان کە باپیرۆ داپیریان تیا بۆ چیرۆکیان بۆ مناڵ گێڕاوەتەوە سەرگوزشتەی خۆشیان بۆ گێڕاونەتەوە باسی ڕابردووی خۆیانیان بۆ کردوون تەجروبەی ژیانی خۆیانیان بۆ باس کردوون ئێستا خێزان بەم شێوازە نەماوە بتێوە نەتەوێ بەڵام ئەو هەر ئەو ڕەحم و بەزەیی ڕابردوونیان دایک هەیە بۆ ئێستاژەر دایکەوە بێ ڕەحم و بەزەی لە شوێنی خۆیاتی بەڵام کاریگەریەکان وای کردووە کەوا ئێستا مناڵ ئەو ڕۆڵی کە جاران هەیە بۆ ئێستا نەیبێ بۆ نمونە مناڵ ئێستا سەرقاڵی چۆنەڵی ئەم جیلەی کە جیلی ئایپاتی پێ ئەڵێن و نازام جیلی تەکنەلۆژیای پێ ئەڵێن و چی پێ ئەڵێن مناڵ ئەوەندەی سەرقاڵە بەو ئامریکا بەدەستی وێتی ئەوە نە بەدایکیەوە مەشغوڵ نییە ئەوە نە بە باوکیەوە مەشغوڵ نییە
ئەوەنە بەرپرسیارەتی خێزان وەکو تاکێکی خێزان لە ئەستۆ ناگرێ ئەمە خۆ لەوانەیە ینی بڵین بەشێکی هۆکارەکەی دایک و باوکەکە بن کە وان کردووەم حاڵەتە وای لێبێ بەڵام بتەوێت نەتەوێت تاکی ئێستا بە خوێندنەوە خەریکە بە ئەنتەرنێتەوە خەریکە بە فەیسبوکەوە خەریکە هەموو شتەکانی هەیە ڤایبەری هەیە واتساپی هەیە ئینستاگرامی هەیە تەلیگرامی هەیە نازانم هەموو شتەکانی هەیە ئەمانە هەمووی کاتی زۆر لێ ئەبا یعنی زۆرترین دابڕانی هەیە لەگەڵ خێزانەکەیە کەمترین ڕوبەڕووبوونەوەی هەیە لەگەڵ دایک و باوکی و لەگەڵ ئەندامەکانی تری خێزانەکەیە هەر بۆ نمونە تۆ بچۆ بۆ میوانی سیرەکەی بەس ئەو ماڵە خەتی تیاابێ تر کە زاگای لە کەس نییە ینی بەڕاستی ئەم شەیەکیان میوانمان هات کە سفرەکەم داخ سێرەکەم هەر فەرمونون تەمەن میوانەکان خۆی بوون فەرمونون کەس نهاتە سەر سفرە بەڕیز بەسەریان نەگەڕامتم بێنم موبایلەکانتانم بنێ وەرنانەکەتان بخۆن معقول نییە ینی ماڵی خەتی تیاابێت تۆ کەچی بۆ میوانی بۆ چێکی بۆ میوانی بۆ دروستکردنی علااقات و گەیاندنی سیلێ ڕەحم و مانەوەی پەیوەندی کۆمەڵاتەکان و گەیاندنی پەیوەندی کۆمەڵاتەکان بەڵام کە ئەبینی ئێستا ئەم تەکنۆلۆژیا بەڕاستی بووە بە خۆرە بۆ خێزان بۆ تاکەکان بۆ هەموو شتێک بۆ چونکە ئەم تەکنۆلۆژیا لە کۆمەڵگەی کوردیە بە تەدەڕوج نەهاتە ناو کۆمەلگاوە کۆمەڵگەی کوردی کرانەوەیکی کتوپڕ کرایە بەدەم وڵاتانی دەرەوە بڵێن ئەم بەرهەمەکانی تەکنۆلۆژیا بۆیە ئێمە بەرهەمەکانی تەکنۆلۆژیا زۆر بە ڕێژەیەکی کەم خۆزگە دەستگایەکی لێکۆڵینەوە هەبووە کە لێکۆڵینەوەی لەسەر ئەو بابەتانە بکردە لە کۆمەڵگەی ئێمەیە بابەتەکانی تەکنۆلۆژیا بەرهەمەکانی تەکنۆلۆژیا کەمترین سوودیان لێ وەرئەگیرێ بۆ لایەنی زانستی و بۆ بەرەوپێشچوونی خوێندن و بۆ وەرگرتنی زانست تەنها ئەوەی کە ئیسفادەی لێکرێ بە زۆری بۆ لایەنی تەرفیهی و بۆ لایەنی سەرقاڵکردن و بۆ لایەنی سیرەکەی ئەچیتە مەکتەب مامۆستا بێزار بۆ لەوەی کاڵی ئاستی خوێندن دابەزیوە بۆ لەبەرەوەی ئەم شتانە خەڵکی سەرقاڵ کردووە ژنومێرد کێشیان بۆ دروستە بێ بڕۆ لە دادگاکانە سیر کە سێرەکەی کێشەکە گەڕێتەوە بۆ بەرهەمەکانی تەکنۆلۆژیا پیا سەرقاڵە بە بەرهەمی تەکنۆلۆژیا ژنەکەی خۆی ئیهمال کردووە یا ژنەکە سەرقاڵە پیاوەکەی خۆی ئیهمال کردووە ئەمە وای کردووە کەوا کێشەکان زۆر ببێ خێزانی کاتی خۆی پەیوەندیەکانیان پتەوتر بووە ڕوبەڕووبوونەوەیان زیاتر بووە کچ هەر بەوەی کەوا تۆزێک چۆنەڵی پێگەشتووە لە خێزانە ئیتر هاوکارێکی باش بوو بۆ دایکی کوڕیش بە هەمان شێوە کاتێک کە باڵق بۆ هاوکارێکی باش بوو بۆ باوکی یعنی ڕوبەڕووبوونەوەی زۆر هەبووە ینی کۆنتاکت زۆر بۆ لە ناو خێزانەکان و لە ئەندامەکانە بەڵام ئێستا ئەوە نەما ئەمەش وای کردەوەکەوە ئەندام ڕۆلی نەبێ لە چۆنڵی بێمنەت بێ لە پەیوەندی دایک و باوک بێمنەت بێ لەو کێشانی کە ڕوئەیە زۆر جار کێشە ڕوویە منال هەر ئاگای لێ نییە بۆ چونکە سەرقاڵە بەم بە زمانەوە کە ڕۆژانەیە پێوەی سەرقاڵە بۆیە بتێوە نەتەوێت جیاوازێکی زۆر لە نێوان ئەندامانی خێزانی ڕابردوو حتا دایک و باوکەکان و ئێستاش بەدی ئەکرێ ئەمەش هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەو بەرهەمی تەکنۆلۆژیاکەوە ئێمە نازانی وەکو پێویست بەکاری بێن نەرمی خان بە قسەی جەنابت بێ هۆکارەکانی ژیانکردن لە ڕابردوودا سادە و ئاسان بوون بۆیە چارەسەرکردنی کێشەکانیش سادە و ساکار و ئاسان بوون پێدوانە لەم سەردەمەدا هۆکارەکانی ژیانکردن ژیان هێندە قورس و ناڕەحەت بووە چارەسەرکردنی کێشەکانیش بە هەمان شێوەی ڕابردوو بە پێچەوانەوە چارەسەرکردنیان کێشانش قورس و ناڕەحەت بن بە دڵنیاییەوە ژیان کاتی خۆی زۆر سادە بوو کێشەکانیش زۆر سادە بوون و زۆر بە ئاسانیش چارەسەر کراون دوای ئەوە ئەو بڵێن ڕێز و حرمەت و گەورە و بچووکەی کە کاتی خۆی لە ناو خێزانەکانی ڕابردووە هەبوو ئێستا پێم وایە زۆر کەمی کردووە ئێستا بۆ نمونە لە ناو خێزانەکەیە ئەگەر کچێک کێشەی هەبێ یا کوڕی کێشەی هەبێ باوکەکە یا دایکەکە ئەبێ کاتێک بدۆزێتەوە بۆی قسەی لەگەڵا بکە بۆ چارەسەرکردنی کێشەکە یعنی زۆر بە ئاسانی ناتوانێت دانیشێ لەگەڵات کێشەکەی بۆ چارەسەرکە یا خودت باسی کێشەکەی لەگەڵا بکە ئەمە بۆ سەرقاڵەکان وای کردووەکەوە تۆ نەتوانی کێشەکان ئالۆز بوون گەیشتن بەیەک ئالۆز بووە ڕوبەڕووبوونەوە ئالۆز بووە کۆنتاکتەکان ئالۆز بوون ئەمە وای کردووە کەوا کێشەکان زۆر ها ڕوویەکی غامز و ئالۆز بەخۆی ببینێ بۆ چارەسەرکردنی کێشەکان تۆ مەسەلەن ئەگەر ژنومێردێک کێشەیان هەبێ ئەم کچەکە یا کوڕەکە پەیوەندیەکە ماڵەبەوانی کێشەمان هەیە وەرن فریامان کەون یا وەرن چارەسەری کێشەکەمان بۆ بکەن ئەبێ ئەوان کاتێک بگونجێنن لەگەڵ ئەمانە سەرقاڵەکانی خۆیان لەگەڵ ئەمانە بگونجێنن بۆ ئەی لە هەفتەکە ڕۆژێک بێت کێشەکەی ئەم چارەسەرکە لەوانێت تا ئەو کاتێک بۆ خۆی ئەدۆزێتەوە بیگونجێنێ لەگەڵ خۆیان بێت کێشەکەی ئەم چارەسەرکە ئەم کێشەکەی تەواو لێ بوو بێتەوە کار لە کار ترازابێ بۆیە بە ئالۆزبوونی ژیان کێشەکانیش ئالۆز بوون چارەسەریشیان بە هەمان شێوە ئالۆز بووە هیوادارم هەموو خێزانێک ئاگاداری ئەو خاڵە بێکەوە ئالۆزیەکان کاریگەری لەسەر دروست نەکە
نەرمی خان کەواتە ئێمە ئەتوانین لەم سەردەمی پڕ لە قەیران و جەنجاڵیەدا خێزانەکانمان بپارێزین و ئەو میکانیزم و هۆکاران چین کە لەم سەردەمەدا ئەمە بەدەستمانەوە یا ئەوچەکە کامەیە کە ئێمە دەتوانین لەم سەردەمە پڕ لە قەیراندا خێزان بە یەکگرتووی و بە تەبای بێڵینەوە. ئەزانی چۆنە ئێمە چۆنەڵی هێشتا بێ ئەمەل نەبووین، هێشتا ناتوانین بڵین وڵات تەواو ئیتر ئێمە هیچ چارەسەرێکمان پێ ناکرێ و هیچ کێشەیەکمان پێ حەل ناکرێ. هەموو خێزانێک بەپێی هەستکردن بە ئاستی بەرپرسیارەتی خۆی، بەپێی دڵسۆزی خۆی، بەپێی لێزانین و وشیاری خۆی ئەتوانێت دەست بە خێزانەکەی بگرێ ئەم قەیرانانە کاریگەری لەسەر دروست نەکە. طبعا ئەم قەیرانە چۆنڵی حاڵەتێکی زۆر ناڕەحەتە کە ئێستا لەناو کۆمەلگایە بەربڵاوە. یعنی من پێم سەیرە کاتێکە قەیرانەکە هەموو کەسێکی گرتوتەوە، بە جەنابیشتەوە، بە منیشەوە، بە هەموو خێزانەکانەوە هەموو کەسێکی گرتوتەوە، ئەوەی موچەخۆر بێ، ئەوەی کاسبکار بێ، ئەوەی هەر کەسێک بژێوی ژیانی لەسەر داهات بێ، ئیتر داهاتەکەی لە ڕێی موچەوە بێ، لە ڕێی کەسابەتەوە بێ، ئەم قەیرانە کاریگەری لەسەر دروست کردووە. لەبەرەوەی ئەم قەیرانە هەموو خێزانەکانی گرتوتەوە، یعنی پێم بڵێ جگە لە بەرپرسەکان چیتر هەیە قەیرانی تیا، یعنی قەیران لەسەر ژیانی دروست نەبوو بێ، قەیرانی دارایی بۆ دروست نەبوو بێ، بژێوی ژیانی گۆڕانکاری بەسەرا نەهات بێت، شێوازی ژیانی گۆڕانکاری بەسەرا نەهات بێ. پێم وانە لە کۆمەلگەی ئێمەیە جگە لە بەرپرسەکان ئەم قەیرانە هەمویانی گرتوتەوە. یعنی من پێم سەیرە بۆ نمونە سیر بەوە نابڵێ مەڵا بۆچی ئەم حاڵەتە وایە، ینی بەغەڵەت لێم تێنەگەن خەڵک، ینی کاتێککە خۆپیشاندان نەکرێ، کاتێککە مەسەڵەن کەسێک پێشمەرگەیەک شەهید دەکرێ ئەڵێ وڵا گیرفانی 2000 تیا بوو، گیرفانی 3000 تیا بوو، 1500 تیا بوو. ئەم حاڵەتە بۆچی ئەوەی ئەو وایە و لە ڕاگەاندنەکانە بروزی پێ ئەدرێ و باس ئەکرێ و نیشانەدرێ لەبەرەوەی حاڵەتەکەی ئەو ئاشکرا بوو چۆتە بەردەستی خەڵک. بەڵام من دڵنیام ئەگەر بێت و یعنی متابعەی کۆمەلگەی خۆمان بکرێت لە 150 خێزانەکانەوە حاڵەتیانە کە هەموو خێزانەکان ئەوە بەو شێوازە بێدەرامەتن، بێ بژێوین، بێ ئیمکانیەتن، پارەیان پێ نییە، حتا پارەی ڕۆژانەی مناڵیان پێ نییە، خێزان هەیە مناڵەکەی لە مەکتەب دەرهێناوە، خێزان هەیە مناڵەکەی لە زانکۆ دەرهێناوە، تەلەبە هەیە لە زانکۆ داوامی نەکرێتی من پارەم پێ نەبوو داوام بکەم، کەواتە حاڵەتەکە هەموو کەسەکانی گرتوتەوە. بۆیە قەیرانەکە قەیرانێکی قوڵە، ئەکرێ هەموو خێزانێک ینی چۆنڵی بە ڕێژەی هەستکردن بە بەرپرسیارەتی هەوڵ بدا ئەو قەیرانە کاریگەری لەسەر دروست نەکە. ئەویش بە چەند میکانیزمێک بۆ نمونە ئەم دایک و باوکە ئەبێ بەقەدەر ئەوە لێزان بن کە چۆنەڵی حاڵەتێکی وا دروستکەن لە خێزانە. بۆ نمونە پیاو کە بژێوی خێزان لەسەر ئەوە، نەفەقەی ماڵ و مناڵ لەسەر ئەوە کە ئێستاش دەچێتە بازار کەسابەتە کاسێرەکەی هیچ داهاتێکی دەست ناکەوێت، موچەیە بە هەمان شێوەی کە موچەخۆرە موچەی دەست ناکەوێت. ئەمە حاڵەتێکی دەرونی و حاڵەتێکی تووڕێی و حاڵەتێکی بێزاری و خەفەتێکی قوڵ و یعنی هەر بە ڕوخسار و بە هەموو شتێکی ئەو ئینسانەیان دیارە. پیاوکە ئەمەی پێناکرێ و هەموو پیاوانی کۆمەلگەش ئەم حاڵەتیان بەسەرا هاتووە. طبعا ژن و مناڵیش بە هەمان شێوە بەشدارن لە یعنی چۆنڵی ئەوەی کە قەیرانەکە لە سەریان ڕنگدانەوەی هەبێت. مەسەلەن کرێچین چەند مانگە کری بۆ نەدراوە، مناڵەکە ساڵانی تر بە پاس هاتو چێ کردو، ئێستا باوکی ناتوانێت پاسی بۆ بگرێ بۆ مەکتەب، ناچارە بەپێ هاتو چۆ بکە. ساڵانی تر هەموو ساڵێ مەسەلەن جلی مەکتەبی بۆ کردوم ساڵ ناتوانێت بیکە. بۆ نمونە مەسەلەن ژنەکە بە هەمان شێوە، یعنی ئەبێ چۆنەڵی بچنەوە بە تۆزێک مراجعەی شێوازی خێزانی خۆیان تا کوردی ژووتێتی کاسەی پڕاشتی ماڵەکە لەم سەردەمەدا زۆر کاریگەری هەیە، زۆر بەتاکید وایە، بەتاکید وایە. ینی پیاو کێتەوە گیرفانی خاڵیە شەڕی لێ ئەبارێ، بەڵام پیاویش خۆ نابێ هەرەوەنەی کە گیرفانی خاڵی بووی تر ئەمە بەسەر ماڵ و مناڵیان بەڕێژێنێ. لەم قەیرانەدا بە شێوازێکی دروست دەست بگرین بە کۆڵەکەکانی خێزانەوە و خێزان لەبەر یەگەڵەوەشان و هەڵدێران بپارێزین و چۆن چۆنی لەم قەیرانەدا ژن و پیا و خێزانەکان لە هەڵدێران بپارێزن. ژن و پیا ئەگەر تەفاهمیان هەبێت، ئەگەر گونجانیان هەبێت، ئەگەر یەکتر قبولکەن لەو حاڵەتەیە ئەتوانن بە هەردووکیانەوە هاوڕابن، یەکڕابن لەوەی کەوا ئەندامانی خێزانەکەشیان تێبگەێنن یا قەنەعەتێکی کاتیان بۆ دروستکەن، یاخود کەمێک لە شێوازی ژیانی خۆیان
گۆڕانکاری بکەن بۆ نمونە وەکووتم مەسەلەن ساڵانی تر بە پاس ڕۆشت و ئەم ساڵ بەپێ ئەڕوا ساڵانی تر جلوبەرگی زیاتری کرۆ سەیرانی زیاتری کرۆ چوونە دەرەوە سەفەری کردو ئەمانەی کردووە ئەم ساڵ ئەتوانێت ئەو حاڵەتانە کەم کاتەوە بۆ نمونە مەسەلەن خێزانمان هەیە بۆ عیادە ڕۆشتە لای دکتۆرەکان بۆ نمونە ئێستا ئەتوانێت بچێتە بنکە ئیستیشاریەکان ئەوەی کەوا مەسەلەن نرخی بلیت و نرخی دەرمان و نرخی تاقیکردنەوەکان مختبەریان کەمترە کەواتە ئێمە ئەبێ لەگەڵ قەیرانەکە ژیانی خۆمان گوزەرانی خۆمان بگونجێنین بیڕەخسێنین ئەمەش بەچی ئەبێ بە تەبایی ژن و مێردەکە ئەبێ لە یەکتر حاڵیبوونی ژن و مێردەکە ئەبێ کە ئێمە ئەتوانین زۆر جاریش یعنی ئەو خۆشەویستی ژن و مێردەوە ئاکاتکەوە ئەم خێزانە هێشتا هەر بە تۆکمەیی ماوەتەوە و پەرتەوازە نەبووە بۆ نمونە ئەگەر پیاوەکە بڵێ هەر ئەوەی ئیتر من چوومەتە بازار و هیچ شینێکم دەست نەکەوتووە چی ئەکەن بیکەن ئەگەر پیاوەکە بەو شێوازە چ وەکو ویستم ئاماژە بەوە بکەم تووڕەیی خۆی و بێزاری خۆی بڕژێنێ بەسەر ژن و ماڵ و مناڵەکەیە ژن و ماڵ و مناڵیش تەحمولیان نامێنێ بۆیە کە تەحملی نەما کێشە دروستە بێکی کێشەش دروست بوو لەوانێ ئافرەتەکە بچێتەوە بۆ ماڵی باوکی لەوانێ تووڕە بن مناڵەکە لە مەکتەب دەربێنن بۆیە ئەکرێ بە تەفاهم و ئەکرێ بە خۆشەویستی و بە تەبایی ئەو کێشەیە وای لێ بکرێکەوە زاڵ ببێ بەسەریا و لەگەڵ گۆڕانکاریکردن لە شێوازی خێزانە تۆزێ سادە بن تۆزێ کەمیکەنەوە تۆزێ مەسرفەکان متەتەلەبەتەکان کەمکەنەوە بۆ ئەوکەوە زاڵ بن بەسەر قەیرانەکە و قەیرانە تێپەڕێنەکەی وادارم ئینشاڵڵا و قەیرانە تێپەڕێ و خۆ ناکرێ هەتای کۆمەڵگەی کوردی هەر بەو شێوازە لە قەیرانە بمێنێتەوە زۆر باشە نەمیخەم باز لە هۆکارەکان بکەین بە شێوەیەکی گشتی پێچێ باسمان لە هەند دووسێ هۆکارێک کردبێ بە شێوەیەکی گشتی ئەو هۆکارانن کامانن کە بوونەتە هۆی هەڵوەشاندنەوەی خێزانەکان یان بوون هەڕەشەکەن لە یەکبوونی و تەبایی خێزانەکان لە هەرێمی کوردستان بەڵێ ئیشارەتم کرد لەم کاتەیە قەیران زۆر کاریگەری هەیە نەبوونی قەنەعەت زۆر کاریگەری هەیە نەبوونی سەبر زۆر بێ ئارامی زۆر کاریگەری هەیە تۆ حاڵەتێک هاتۆ بەسەر تا بێ ئارامی لەسەر بگری هەر وەکو مەسەلەی دینداریش ئەمە حاڵەتێکە هاتۆ بەسەر تا ئەبێت تۆ ئارام بگری بۆ ئەوی کەوام حاڵەتە تێپەڕێنی حاڵەتێکی تر وەکوتم نەبوونی تەبایی یعنیگە تۆ تەبایی نەبێت لە ناو خێزانەکە خۆشەویستی نەبێت لە ناو خێزانەکە یەکتر قبولکردن نەبێت لەناو خێزانەکە پیا و کۆڵەکەیکی خۆڕاگرین لە بەردەم ئەو هەڕەشە و ڕەشەبایانی کە هەڕەشە لە خێزانەکەکەن بەڵام زۆرجار لە دەرەوە کێشە و گرفتەکان دێن ئەو هۆکارانە کامانن کە بۆن زیاتر دەستی ژن و مێردەکەی تێدانە خواستی ژن و مێردەکەی تێدانە بەڵام بەرۆکیان نەگرێەوە کۆڵێ زۆرجار تەداخلاتی ماڵە خەزوران و خەسوو یان بۆ لایەنگری منداڵ لە کاتی شەڕ و گرفتی ژن و مێردەکەدا کۆمەڵشتی دیکە بەڵێ تەبان هۆکاری دەرێکی زۆرە لەوانە بۆ نمونە ڕەفیق و برادر کاریگەری هەیە دەرودراوسێ کاریگەری هەیە خزم و کەست کاریگەری هەیە ماڵە باوانی هەردوولا کاریگەری هەیە ئەمانە هەمویان پیانوترێ دەستێوەردانی دەرەکی یالایانی سێهەمیان پێوترێ بۆ نمونە لەوانەیە ئەم ژنە قەنەعەتی بە شێوازی ژیانی خۆی هەبێ بەو ئیمکانێتی خۆی هەبێ کە تیا ئەژی بەڵام خوشکەکەی پورەکەی دایکی یا مەسەلەن براژنەکەی سیرەکەی ڕخنەی لێ ئەگرێ ئەچێتە بنکەڵیشەی ئەمەکەی ژیانە تۆ هەتا بۆ نای گۆڕی خەڵک ستایل ئەگۆڕێ چی ئەکاچیەکە وای لێ بکەن کە ئەمیش هاوکو بڵێ ئەو ژیانی خۆی پێ قبول نەبێ لەو قەنەعەتە بێتە دەرەوە و ناڕازی بێ لە ژیانی خۆی یا بۆ نمونە مەسەلەن تۆ لە خێزانەکەی خۆتا چەند مناڵێکت هەیە ئەم مناڵانە لە دەرەوە ئەخوێنن ینی زۆربەی تاقێکی تەواو مناڵە لە لای تۆ نییە لەگەڵ کۆمەڵی هاوڕێ برادرە هەڵسوکۆتەکە ئەو شوێنەی کە ئەم لێ ئەخوێنێ لە هەموو مستەوایەکی تایە تیاتی فەقیرە تیاتی وەسەتە تیاتی زۆر دەوڵەمەنە ئەگەری هەیە کاریگەری لەسەر ئەم مناڵە دروست بێت بۆ نمونە ئەم مناڵە دڵی لە خۆی دامینە کە ڕۆژانەکەی لە ئاستی ڕۆژانی ڕەفیقەکەیان نییە جلوبەرگی لە ئاستی جلوبەرگی ڕەفیقەکەیان نییە شێوازی هاتوچۆکردنی مانەک هەمووی کاریگەری هەیە ئەگەر ئەم حاڵەتانە بە گەورە قبول بکرێ مناڵ ناتوانێت ئەوە قبول بکە مناڵ هێشتا مێشکی یاخود عقلی ئەوەنە گەشەی نەکردو کە ئەم جیاوازیانە قبول بکە و قەنەعەت بەم جیاوازیانە بکە بۆیە هەمیشە حەزەکە خۆی لە پێشتر بێ حەزەکە خۆی بنوێنێ حەزەکە مەسەلەن شانازی بە ئیمکانەتی باوکیەوە بکە بە سیاری باوکیەوە بە ماڵەکەیانەوە بە خانوەکەیانەوە بە ئەساسەکەیانەوە بکە ئەمە وا ئەکاکەوە کێشەکان قوڵتر ببنەوە ئەمە چی ئەم کێشەی دروست کردووە دەوروبەر دروستی کردووە کەوای کردو لە مناڵە قەنەعەتی بۆ دروست قەنەعەتی نەمێنێ دواتر ماڵە باوان وەکوتم کاریگەری زۆریان هەیە لەوەی کەوا ئەم کێشە دروست بێ ژنێک
ڕازیە لە داهاتی مێردەکەی ژنێک گونجاوە لەگەڵ مێردەکەیە بەڵام ماڵە باوانی ئەڵەن ئەم پیاوەی تۆ خۆی زۆر مانوو ناکە ئەم پیاوەی تۆ جگە لە موچەکە هیچ ئیشێکی تر ناکە ئیشێکی ئیزافی ناکە بۆ ئەوی کەوا داهاتێکی هەبێ ئەم پیاوەی تۆ لەبەر ئیسراحەتی خۆی ئەگەر ئیشێکی زیاتر بکە توانێ مەسەلەن عرزێ بکڕێ شوقەیە بکڕێ سیارەیە بکڕێ ئەمانە وا لەم ئافرەتە ئەکەن کە نەزرەی ئەم ئافرەتە بەرامبەر بە مێردەکەی ئەگۆڕن یعنی ئەمە هەوڵێکە بۆ ئەوەی کەوا لەوانێ ئەو هەوڵەی ئەوان لە ڕێگەی دڵسۆزیوە بوو بێت بەڵام لە جێگەی خۆیان نەبوو بێت بەڵام هەدەفی خۆی نەپێکابێت بۆیە لە جیاتی ئەوەی کەوا جێگە بگرێت پێشنیارەکان یا خۆ تەداخولەکەیان سێرەکە بێتە مای کێشە و گیر و گرفت و ئەبێتە مای ناڕەحەتبوونی ئەو خێزانە و وردە کێشە دروستکردن لەناو خێزانەکەیە. اینجا ئەم کێشە کۆمەڵایەت ئەم قەیرانێکەوە ئێستا دروست بووە بەڕاستی یعنی سیرەکەی پەیوەندی کۆمەڵاتەکانیشی کەم کردوتەوە بۆ چونکە قەیرانەکە وای لێ هاتۆ تۆ ناتوانانی وەکو جاران مەسەلەن بچیت سەردانی خەڵکی بکەی حساب بۆ بنزینەکەی حساب بۆ مەسرفەکانەکەی تا ئەڕۆی توییتەوە کە مەسەلەن کەسێ داوەتەکەی حسابی بۆ ئەەکەی یا ئەچی بۆ ماڵی کەسێ حساب بۆ باری دارایی ئەو خێزانە ئەەکەی کەواتە قەیرانەکە کاریگەری لەسەر لە پەیوەندی کۆمەڵاتەکان و لایانی کۆمەڵاتی خەڵکیش زۆر دروست کردووە. ئەگەر ئێمە هەندێک لە دەرەنجامەکاری ئەم قەیرانە ئێستا ببینین ئەگەری هەیە 10 ساڵی تر 5 ساڵی تر 15 ساڵی تر شتی زۆری تر هەبێکەوە کاریگەری دروست کردبێ لە زۆر شتی خەڵکیە مەسەلەن لە تەبیعەتی خەڵکیە لە هەڵسوکەوتی خەڵکیە لە فکری خەڵکیە کە دوای 10 ساڵی تر ئێمە هەست بەوە ئەکەین بۆ چونکە ئەگەر خێزانی کورد خێزانێکی تۆکمە بوو بێت تا ئێستا خێزانێک بوو بێ کورد بەوە ناسراوە هەمیشە خاوەنی دیوەخان و خاوەنی ئەوە بۆ میوان پەزیر بووە بەڵام ئێستا کەوای لێ هاتووە خۆی ئیداری ژیانی ڕۆژانەی خۆی پێناکرێ ئەمە چی لێ وردە بەرەو چی ئەڕوا تاک بەرەو چاوچنۆکی ئەڕوا تاک بەرەو بێقەناعەتی ئەڕوا تاک بەرەو بێ ئارامی ئەڕوا سەبری نامێنێ تاک بەرەو ئەوە ئەڕوا بەرەو ئەو ئەبالەوانێ چۆن لەی فێری دەستپیسی بکە فێری داوێن پیسی بکە فێری بەدڕۆشتی بکە کاتە کۆمەڵە دیاردە هەن ئەگەری ئەوەی هەیە دوای 10 ساڵێمە هەستیان پێ بکەین لەگەڵ ئەوەی کە ئەم دیاردانەی تریش هەیەکەوە چەندەها کۆمەڵی چەندەها کێشەی خێزانی هەیە بەهۆی بوونی ئەم قەیرانەوە دروست بووە ژن و مێردجیا بوونەتەوە مناڵ پەرتەوازە بووە کێشە دروست بووە عاجزی دروست بووە ئەمانە ئێستا هەستیان پێەکەین بەڵام هەندێشتیش هەیە لەوانەیە فترەیەکی تر هەستیان پێ بکرێ بۆیە لایانی دەرەکی دەستێوەردانی دەرەکی زۆر کاریگەری هەیە ئەبێ ژن و مێرد زۆر هوشیارانە مامەڵە لەگەڵ لایانی سێهەما بکەن لایانی سێهەم هەر قسەیەکت بۆ ئەکا تۆ بەڕێزەوە گوێی لێ بگرە بە جوانی گوێی لێ بگرە بەڵام دوای هەڵی سنگێنە ئەگەر لە بەرژەوەندی خێزانەکەت نەبوو ئەتوانی بە گوێی نەکەی کەس ئیجباری نەکردووی لەسەری ئەگەر لە بەرژەوەندی خێزانەکەشت بوو دەستخۆشی لێ بکە و پێشنیارەکەی قبول بکە بۆیە لانی دەرەکی کاریگەری زۆری هەیە جگەلەوەی کەوا وەکوتمان ئەو ژن و مێردە خۆشیان ئەساسن لەوەی کەوا بتوانن چۆن کێشەکان بەڕێەکەن نەمیخوام پێم خۆشە ئەو چەند خولەکەی لە بەرنامەکەم کەماوە باز لە کاریگەری میدیا و زنجیرە دراما یا دۆبلاشکراوەکان بکەین کە لە ئێستادا زۆر بە شێوەیەکی بەربڵاو تەنانەت توانین بڵێن لە ماڵە خەزوران و لە خزم و دۆستە نزیکەکان زۆرتر تەداخولەکەن یان بۆ چوونەتە نێو خێزانەوە و خێزانیان بە جۆرێ لە جۆرەکان پاوان و داگیر کردووە ینی خێزانیان فێری زۆر شت کردووە کە پێشتر نامۆ بووە بە کۆمەڵگەی کوردی ئەم زنجیرە درامانە چ کاریگەریەکیان هەیە چ کاریگەریەکان هەیە لە پەرتەوازەکردنی خێزان لە نەمانی ڕێز و خۆشەویستی و بەهان لە نەهێشتنی متمانە بە خێزانەکان ینی ئەم زنجیرە درامانە وایان کردووە کە ینی پیاویان تووشی ینی فێری 1970 کردووە ژنیان فێری 1970 کردووە منداڵیان لە ئەرکی ڕاستەقینەی خۆی یان لە سیفەتی منداڵەتی خۆی وە دەرناو لا بردووە وڵاهی کاگریاز زۆر بەداخەوە ئەم درامانەیەکەوە بە تایبەتی دۆبلاژکراوەکان کە عەرزەکرێ لەسەر میدیای کوردی زۆر کاریگەری هەیە لەسەر تێکدانی چۆنڵی هەڵسوکەوتی تاکی کورد لەسەر ڕەوشتی تاکی کورد بۆ چونکە بەڕاستی ینی ئەو درامایانە تەواو ناخۆشیان کردو تەواو بێتامیان کردو ئەمە ژەگەڕێتەوە بۆ چیە گەڕێتەوە بۆ گەورەترین هۆکار کە بیرم چوو لە پرسیاری پێش ئەمە باسیکەم مەسلەی دەسەڵاتە بەڕاستی ئێستا دەسەڵات بەرپرسیارەتی گەورەی لە ئەستوایە بۆ توشببوونی ئەم کێشە و قەیرانانەکەەوە خەزان دووچاری بووە موچە کە مافێکی سەرەتایی تاکە ئەو نایداتێ کەواتە بەرپرسی یەکەم ئەوە لە دروستکردنی کێشە و قەیرانەکانە دواتر وەزارەتی ڕۆشنبیری هەر بەنا وەزارەتی ڕۆشنبیریە
یعنی تۆ ئێستا بڵێن ئەوانەمان کە شارەزاییمان هەیە لە بڵێن نووسینی کتێب و لە دەرکردنی ڕۆژنامە ئەوانە بچۆ ژمارەی سپاردن وەرگرە هیچ متابعەیەکی کتێبەکەت ناکە بزانێ ئەم کتێبەی تۆ چی تیا بڵاوەکرێتەوە شتی چاکی تایە شتی خراپە ژمارەی سپاردنەکە دەداتێ بەبێ ئەوی متابعی بکە بەبێ ئەوی سانسۆرێک هەبێت وەزارەتی ڕۆشنبیری بەڕاستی هەر بەناو وەزارەتە یعنی هەموو هیچ سانسۆرێک نییە بۆ هیچ دەرکراوێک ئیترە و دەرکراوە بیسراو بێ بینراو بێ فلیمی دۆبلاژکراو بێ بە هیچ شێوازێک میدیاکانیش ئەمڕۆ بوون بە میدیای بازرگانی بەڕاستی یعنی ئەوەی کە ئەو ئەیهێنێ دۆبلاژی ئەکا هیچ کاتێک بە هەڵسوکەوت و بە دابوونەریت و بە تەبیعەت و بە ئەخلاق و بە ڕەوشتی کورد ناخوا بۆ نمونە حەڵقەیەکە هێنێ ئیتر تاوا ناخۆشیان کردووە مەسەلەن ئەمە وەرزی یەکەم وەرزی دووهەم وەرزی سێ هەمەچێ بۆ 300 حەڵقە 200 حەڵقە نازام 400 حەڵقە بەڕاستی تاکیان گێژ کردو بەدەم بە دیار ئەوەوە بە دیار ئەم درامانەیەوە کە هیچیشیان لەگەڵ کۆمەلگەی ئێمایەک ناگرێتەوە لە وەرزی یەکەمەوە تا وەرزی کۆتایی ئەو درامایە سیرەکەی ڕۆڵی سەرەکییان داوە بە کەسێک کە لەگەڵ ڕێزما بۆ جەنابەت کامیان زیاتر بەدڕەوشتە کامیان زیاتر زۆڵ ئەخاتەوە کامیان علاقاتی ناشەرعی زیاترە ڕۆڵی سەرەکی دراماکە ئەیەن بەو ئەو لە دراماکە چۆنڵی زەقەکەنەوە تاکی کوردیش بتەوە نەتەوێت ینی بەڕاستی ئێمە وەکو بەرهەمەکانی تری تەکنەلۆژیا چۆن وەکو پێویست ئیسفادەمان لێ کردووە درامەکانیش ئێمە وەکوی پێویست ئیسفادەمان لێ نەکردووە کە سیر ئەکرێ زیاتر لایەنە سلبیەکە کاریگەری لەسەر دروستەکە وەکو لایەنە ئیجابیەکە لەوانەیە ئەو کەسەی کە دەرهێنەری فلیمەکە بڵێ من ئەمەم بۆ ئەوە داناوەکەوە خەڵک لەم کێشانە ڕزگاریان ببێ من واقعەکە خەمە ڕوو بۆی خەڵک لەو کێشانەی کە لەو واقعە هەیە ڕزگاری بێ بەڵام خەڵکی ئێمە بەڕاستی ئافرەتەکان لەگەڵ ڕێزمە لاسایی جلو بەرگەکان و ئەساسی ماڵەکان و نازانم چۆن ئەم ئافرەتە لەناو ئەم فلیمە نازی پێدرا و چۆن ئەم ئافرەتە لەناو ئەم فلیمە خزمەت ئەکرێ چۆن ڕۆڵی گرنگی پێ ئەدرێ ئەوەی لێوەرەگرن پیاوەکانیش بە هەمان شێوە لەگەڵ ڕێزمە یعنی سەیری لە شولار و جلو بەرگ و مەکروناز و هینی ئەم ئەکتەرانە ئەکەن لەگەڵ ئەوە یعنی ببینە ئەوانەی کە ئەهێنرێن لەسەر ڕۆڵیان پێ ئەبینرێ و ئەکتەرانە لە ناو کۆمەلگا هەڵبژاردەی ناو کۆمەلگەکەی خۆیانن لە ڕووی جوانی و لە شولارەوە ڕاستە تەمانسا شەڕێکی دەرونیشە لەوەی کە ناوماڵێک یام شێوازی قژ بۆ ئافرەت جلوبەر خواردنەکان سیارە کۆمەڵێشت پیشانە دامە شەڕێکی دەرونیە بەرامبەر بە بینەرەکرێت کە بینەر لەم کاتەیە ناتوانێت ئەمەی هەبێ ئەم سیارەی هەبێ ئەم جۆری قژەی هەبێ یام ئەم سەر وەکو جەنابەت فەرموود ئەم ڕێک و پێکی سەر و سیما و دەم و چاولوتەی هەبێ ئەمەش یەکێکی دیکە لێنە لە کاریگەری سندیەکانی کاک ڕیاض یعنی وەکو پێم وتی ئەم ئەکتەرانی کە هێنن ڕۆڵیان پێ ئەبینرێ هەڵبژاردن لە ڕووی جوانی و لە ڕووی لە شولار و لە ڕووی تەجمیل و نیانە چەنەها عملیاتی تەجمیلی بۆ نەکرابێ پیاوی لای ئێمەش لەگەڵ ڕێزمە یعنی لە چاویوە سێری ئەم حاڵەتانە ئەکا کاتێک کە بەراوردی ژنە ئەکتەرێکەکە لەگەڵ خێزانەکەی خۆی خێزانەکەی خۆی بەو شێوازە نیە و ئەو بەو شێوازەیە بۆیە کێشەیان بۆ دروستە بێت کە کێشەی خێزانیان بۆ دروستە بێت علاقیان سار دەبێتەوە لەگەڵ یەکتریا ڕخنە لە یەکتری ئەگرن بە حاڵی یەکتری ڕازینین یەکتر قبول ناکەن ئەمانە کێشەکان قۆڵەکاتە بۆیە من ئەڵێم ئەو درامانی کە ئەیهێنرێ ینی حاڵەتێکی بازرگانیە کە ئەکرێ بەسەر کۆمەلگەی کوردیەوە کۆمپانیەکانی دۆبلاژکردن وەکو حاڵەتێکی بازرگانی ئەیهێنن نەک بۆ ئەوی کەوا خەڵک سوودی لێوەربگرێ دواتریش ینی هیچ بە کللتور و بەدابوونەریت و بە ئەخلاق و بە ڕەوشتی تاکی کوردی و کۆمەلگەی کوردی ناخوا بۆیە ینی حاڵەتێکی زۆر زۆر نەخوازراوە دیاردەیەکی زۆر زۆر نەخوازراوە خۆزگە کەسێک هەبوایە کە بیتوانایە کۆمەلگەی کوردی لەو حاڵەتە ڕزگار بکات دەسەڵات یەکەم بەرپرسیارە لە دروستکردنی ئەم پشێویە لە ناو کۆمەلگا لە شپرزەکردنی خێزانە لە شپرزەکردنی تاکە لە شپرزەکردنی هەموو ئەندامانی کۆمەلگایە بەگشتی وەزارەتی ڕۆشنبیریش هەر بەناو وەزارەتە هیچ چۆنڵی سانسۆرێکی نییە لەسەر هیچ شتێکە لە کۆمەلگایە دەرەچێ ئیتر نازانم ئەمە بەبەستێکی لە دوایە کۆمەلگای کوردی بەرەو کۆمەلگایکی ئەوروپی بەرن نازانم بەڵام خۆشبەختانە کۆمەلگای کوردی سپاس بۆخوا زۆر لەوە دیندارتر و زۆر لەوە وشیارترەکە ئەو شتانە کاریگەریان لێ بکە ئەگەری هەیە بۆ ماوەیەکی کاتی مەسەلەن تاکێک لە ناو خێزانەکە کێشەیەکی بۆ دروست بێ ژنومێردە کێشەیەکیان بۆ دروست بێ بەڵام دواتر
ئەو حاڵەتە ئەگەرێتەوە باری ئاسایی خۆی و زاڵ ئەبن بەسەر کێشەکە و کێشەکە چارەسەر بکەین. باش نەرمی خامن شتێکی وام نەماوە پێم خۆشە گوێبیستی جەنابەت بم کۆتا قسەت لەسەر خێزان هێشتنەوەی خێزان گرنگی خێزان شتێک من نەمپرسی بێ و پێویست بکات جەنابەت ئاماژەی پێ بکەیت. وەڵی من داوام لە هەموو ژن و مێردێکی دڵسۆز هەیە هەموو دایک و باوکێکی دڵسۆز هەیە ئەو خێزانی کە تۆ لە ماوەی 20 ساڵی ڕابردووە 15 ساڵی ڕابردووە 25 ساڵە کە تەمەنێکە 30 ساڵ کە ماوەیەکی زۆرە تۆ ڕەنجت کێشاوە شەون و خۆنیت کردووە ینی ناڕەحەتی دنیات چەشتووە کە گەیاندوتە بەم ئاستە لەم ئاستەشە هەوڵ بە دەستی پێوە بگرێ و ڕایگرێ و قەیرانەکان با کاریگەری لەسەر دروست نەکەن و خێزانەکەت پەرتەوازە نەکەن. ئەمەش ماندووبوونیەکی زۆری ئەوێ چونکە هەموو ئەم حاڵەتانە کاریگەری لەسەر دەروون و ئاعسابی ئینسانەکان هەیە کە بەڕاستی هەموو تاکێکی کورد هەموو خێزانێکی کورد هەموو دایک و باوکێکی کورد مێشکی زۆر ماندووە مێشکی زۆر هیلاکە بەم قەیرانەوە هیچ داوام وایەکەوە هەموو خێزانێک هەست بە ئاستی بەرپرسیارەتی خۆی بکات و تا ڕزگارە بین لەم قەیرانە دەست بە خێزانەکەی و بگرێت و ئەو خێزانی کە چەند ساڵە هیلاک بۆ لە دروستکردنی یا گەیاندنی بۆ ئاستی کە ئێستا تایەتی هەروە بە ئاسانی لە دەستی نەدات و هەروە بە ئاسانی شپرزەی نەکات. زۆر سپاس دەکەم و سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس دەستان خۆش بێت مەمنون. زۆر سپاس بینەرانی بەڕێز خۆشەویست تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێربانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.